وەڵێ بەڕێزان ئەم ڕووماڵەی کوردستان 24 سەبارەت بە هێرشەکانی 11 سپتەمبەری ساڵی 2001 بۆ سەرهەڵ و تاوەری لە نیویۆرک بەردەوامین. ئێمە وەکو گوتمان لە دوای 11 سپتەمبەرەوە جیهان بە جۆرێککە گۆڕا شەڕ و پێکدادان کەوتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەندێک جاریش هێرشی تێرۆریستی لە ئەوروپا ڕوویانداوە. بەڵام هۆکارەکانی ئەمە چین؟ بۆچی ئەمە ڕوویاندا؟ بۆچی ڕێکخراوە تێرۆریستیەکان بە دیاریکراویش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یاخود ئەم ڕێکخراوە تونداژۆیانە بۆچی لە ناوەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە سەریان هەڵدا؟ لێکەوتەکانی دوای 11 سپتەمبەری ئەمریکا چییە؟ تاکو ئێستاش بەردەوامە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانێت چۆن چارەسەری ئەم مەسەلانە بکە یاخود چارەسەری ئەم کێشەی ئەم ڕێکخراوە تند ئاژۆیانە چۆن دەبێت؟ بە هێزی سەربازی دەبێت یاخود نا؟ بۆ قسەکردن لە سەر ئەم بابەتش ئێمە لە ئەنگڵێکی ترەوە یاخود لە گۆشەنیگایەکی ترەوە لەگەڵ میوانەکەمان پرسیاری زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەشمان زۆر بەڕێز ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار کە ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لە گەڵماندایە. کاک ئەبوبەکر شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ئەم شەو گەرمە یادی 11 سپتەمبەر و سەرهەڵدانی تێرۆریزم، قاعیدە، داعش، هەموو ئەمانەیە و لێکەوتەکانیشی. با سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین هۆکارەکانی سەرهەڵدانی تێرۆریزم بۆچی دەگەڕێتەوە و بۆچی بە دیاریکراویش لە 11 سپتەمبەر لە ئەمریکا درا. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان 11 سپتەمبەر بۆ ئێمە تەنها یادی ئەو هێرشە ترۆریستیە توندوتیژە نەبوو کە کرایە سەر ئەمریکا، بەڵکو پێشەوە یادی یەکێک لە شۆڕشە گەورەکانی کوردیشە. لێرەوە سڵاو دروتە نێرین بۆ شەیدانی شۆڕشی ئەیلول، بۆ هەموو ئەوانەی کە خەونیانە بینی بە کوردستانێکی ئازاد و جیاوازەوە. سەبارەت بە هۆکارەکانی سەرهەڵدانی ترۆر و توندوتیژی، براد لەو کتێبەی خۆیان کە یەکەم کتێب بوو لەسەر داعش چاپم کرد، داعش لە نێوان توندڕەوی ئاینی و شکستی دەوڵەتدا بە شێوەیەکی گشتی توند ئاژۆیی نا، توندڕەوی نا، توندڕەوی پەیوەندی بە فکرەوە هەیە. ئەکرێ ملیۆنان کەسمان هەبێ توندڕەو بن لە ڕووی فکریەوە، واتە ڕێبازی بیرکردنەوەیان هەڵەبێ، گەڕانەوەیەکی توند ئاژۆیان هەبێ بۆ دەقەکان، جا ئایا دەقەکان ئاینی بن یاکو دەقی فەلسەفی بن. سەردەمانێت توند ئاژۆیی بە پلەی یەکەم لە چەپ و مارکسیستەکانە بەرجەستا بوو، سەردەمانێک لە هەندێک مۆدێلی ناسیۆنالیستی توندڕەوە بەرجەستا بوو، وەکو نازیەکان و فاشیەکان و کەمالیەکان و زۆر شتی تر. سەردەمێکیش لە بەرگێکی ئاینی بەخۆوە گرێ، بۆ نمونە لە شێوەی قاعیدە و داعش و ئەمانە کە بەرگێکی ئیسلامی بەخۆوە گرێ. هۆکاری سەرەکی ترۆر شکستی دەوڵەتە لەو شوێنەی کەتیا سەرهەڵەدا. لە هەر شوێنە دەوڵەت شکستی نەخوارد بێ، دەوڵەت شکستی نەخوارد بێ لەوەی هەستێ یعنی ئەنجامدانی ئەرکە بنچینەیەکانی خۆی جێبەجێ بکە. ترۆر بە شێوەیەکی بەربراو سەر هەڵنادێت، کەواتە ترۆر بوونی چاوزی کێشە و قەیران، چەوسانەوەی نەتەوایەتی ئاینی مەزەبی، شکستی دەوڵەت، داڕوخانی دامەزراوەکان ئەو بۆشایی کە دروست دەبێ دۆخی تەوەحوش دروست دەبێ بە قسەی تۆرسینەکەی ئەلقاعیدا و لەوێەوە ترۆر وەک هێز سەرهەڵەت. زۆر باشە کاک ئەبوبەکر، ئێوە ئاماژەتان بە شتێکی زۆر گرنگدا، مەسەلەی تند ئاژۆیی جا ناسیۆنالیستی بێ ئاینی بێ. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە بۆچی ڕێکخراوەکانی قاعیدە و دواتریش داعش بۆچی پشت بە پاشخانێکی ئاینی بە تایبەتی ئیسلام دەبەستن؟ هۆکاری ئەمەیان چییە؟ بە بڕای منە گەر بگەڕێنەوە بۆ مێژووی تازەی ناوچەکە، یا بڵین بۆ مێژووی 50-70 ساڵی ناوچەکە تا ڕادەیە وەڵامی ئەمەمان دەسەکەوێت. بێگومان بە درێژایی مێژووی ئاینەکان، لەوانش بە درێژایی مێژووی ئیسلامی هێڵێکی کەمینەی توندڕۆ هەبووە. بۆ نمونە سەردەبێ ئێمە خەواریجەکانمان هەبووە کە زۆر لێکدانەوە و شرۆڤەی خوێناوی و توندوتیژیان بۆ بەشە لە دەقەکان هەبووە و عەزێتێکی زۆری کۆمەڵگای ئیسلامیاندا. سەردەمی حەشاشەکانمان هەبوو هەر لە چوارچەوەی شارستانێتی ئیسلامی کە لە چوارچەوەی مەزهەبی ئیسماعیلی شیعە دین ترۆر و خوێنڕێژی و تۆقاندنێکی زۆریان لە دنیای ئیسلامە بڵاو کردەوە.
لە مێژووی نوێشا بەڵام بە درێژای مێژوو ئەمانە کەمی نەبوون ئەمانە لە پەراوێزا بوون بەڵام لەبەرەوەی ڕێکخراون لەبەرەوەی دەنگیان بەرزە لەبەرەوەی لە ئاستی قوربانیدانێکی گەورەیان ئەتوانن سێبەر بخەنە سەر ئەو قۆناغە مێژووی کە تیا بڵاو بنە لە مێژوی خۆمانە سەرەڵدانی یەکەمی بیرروڕای ترۆریستی لە زیندانەکانی میسرەوە سەریان هەڵدا ئەو چەوسانەوە وەحشیگەریانەی زۆر بۆ ئەو ئیسلامیانەی کاجران لەناو زیندانەکانی میسرە بیرۆکەی پەنابردنەبەر بەکارهێنانی هێز بۆ ئاڵوگۆڕکردن تێکەڵاو بە بیر و باوەڕێک کە ئاینی بوو بۆ نمونە لەناو زیندانەکانان پرسیارانیان لە خۆیان نەکرد بەشی لەوانەی کە گیرا بوون ئایا ئێمە موسڵمان نین ئایا ئێمە باسی ئیسلام ناکەین ئەمان چەوسێنەوە کە لە ژێر سزای بۆ وەحشیگەری مامەڵەمان لەگەڵەکەن لەگەڵ بیر و باوەڕەکەمان نییە ئایا ئەوانەی وا لە ئێماکەن مسلمانن ئەی ئەو کۆمەڵگای ڕازیە بەمە مسلمانە ئەی ئەو دەسەڵاتی وامالەیەکە مسلمانە بەم جۆرە شەرعەتی ئیسلامیان لە دەسەڵات و کۆمەڵگە و ئەمانە بە ئاستی تووڕەوی ئەستاندەوە و لەوێوە بڕیارەندا بە شێوەیەکی توندوتیژ مانایەکی نوێ بدەن بە جیهاد واتە ترۆر ممارەسە بکەن لە چوارچێوەی چەمکی جیهادە بۆیە ئەم ناوچە گەر بگەڕێنەوە بۆی لە 50-60-70کانە زیاتر چەپ لەم ناوچەیە باڵادەست بوو و بزوتنەوە چەپەکان لەسەر ئاستی جیهان و ناوچەکەی ئێمەشە ممارەسەی کردەی شۆڕژێڕیانە کرد کە دیارە زۆر کات تێکەڵە بوو بە کردەی ترۆریستیش سەردەمێک بیرۆڕای چەپ عەف و ناسیۆنالیستی زاڵ بوو و چەپ و ناسیۆنالیزم بەیەکەوە تێکەڵاو بوو ئەتوانم بڵێم لەگەڵ پاشەکشەی چەپ لەم ناوچەیە لەگەڵ شکستی قەڵای ناسیۆنالیزمی عەرەبی لەم ناوچەیە بۆشاییەکی ئایدۆلۆژی پێیا بوو لەگەڵ ئەو هەست بە چەوسانەوە کولتوری و حەزاری و سەرشۆڕی و زەلیلی و شکستەی کە بەرامبەر ئیسرائیل و خۆرئاوا و هەموو ئەمانە بەیەکەوە تێکەڵە بێ بۆیە بۆشایی ئایدۆلۆژیەکە بە پاشخانە توندوتیژیەکەوە ئەگەڕێتنەوە بۆ ئیسلام واتە کە ناسیۆنالیزم شوێن چۆڵەکە کە چەپ و مارکسیزم شوێن چۆڵەکە چی لە بەردەستی هەندێک لەو خەڵکانەیە کە تونتاژۆن تووڕەن و ئەیانەوێت تۆڵە بکەنەوە دین لە بەردەستی و خەڵکایە بۆیە ئەگەڕێن تەفسیرێکی دینی ئەکەن بۆ ئەو شتێک کە ئەیانەوێت بیکەن زۆر باشە کاکە بوو بەکر ئێوە مەسەلێکی زۆر گرنگتان وروژان تونداژۆیی ناسیۆنالیزم بەڵام من دەمێ ئەوە بپرسم کە دەڵێ چەوسانەوەی ئەو ئیسلامیانە وای کردووە ئەم تونداژۆیی لێ بکەوێتەوە کوردستان 100 ساڵی ڕابردوو لە تاکو ئێستاش داگیرکراوی دەستی عێراقە و بە توندترین شێوەش چەوسێنراوەتەوە بەڵام هیچ وەختێ شۆڕشی ناسیۆنالیستی کوردی ئەگەر وا بڵێن هیچ وەختێ تونداژۆ یاخود توندڕەو نەبووە پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە بۆچی ئەو ئیسلامیانە ئەوەندە تونداژۆن بەڵام کورد لەسەر ئەوەی لەسەر حەقیش بووە وڵاتەکەشی داگیر کراوە تونداژۆ نەبووە ئێمە لە ناو بزوتنەوەی کوردیشە ناتوانین ڕەنگە لەسەر لە ئاستی باشووری کوردستانە یعنی تا ڕادێ نمونونەکە ڕاست بێ بۆ نمونە بەس ئەگەر بگەڕێنەوە بۆ باکووری کوردستان ئایا ئەو توندوتیژەی و ئەو وزە توندوتیژەی گەورەکەی یەکەم جار پەکەکە ممارەسەیە کرد بە جۆرە لە جۆرەکان کاردانەوە نەبوو بەرامبەر ئەو وزە توندوتیژە گەورەی کە ناسیۆنالیزمی داگیرکەر و سەردەستی تورکیا لە بەرگە کەمالەکەیان ممارەسەیە کرد باش ئایا شکستی ناسیۆنالیزمی ئەڵمانی لە جەنگی جیهانی یەکەمە هۆکارێکی گرنگ نەبوو بۆ سەرهەڵدانی نازیزم لە ئەڵمانیا لێرەوە لە وڵاتی ئەمەیە بۆچی کورد لە ژێر سای چەوسانەوەکەیە لێرەوە ئێمە بزوتنەوەی ئەگەر ئێمە باسی ترۆری ئیسلامی بکەین بزوتنەوەی نەتەوایەتی کوردی بە شێوەیەکی گشتی ئیسلامی نەبووە بۆ مانە ئایدۆلۆژیە هاوچەرخە ڕاست هەمیشە ئیسلام سەرچاوەیەکی ئیلهام لێوەرگرتنی پێشمەرگەی سادەی کورد بووە کە زۆر جار بە سڵاو لێدانەوە پەلاماری سەنگەرەکانی حیزبی بەعسیان داوە بۆ ڕوح عەدالەتخوازی ئیسلامیەوە کە زانیویانە ئەمانە دەستدرێژیەکەن بۆ سەر کەرامەت و ناموسی ئەمان مەرج نییە لە هەموو دۆخێکە هەمان شێت لە هەمان هەلو مەرجا بێتەکایەوە بۆیە ئەشێ خەڵکانە خۆ لە هەمان شوێن هەن بەڵام خەڵکێکی دیاریکرا و کاریگەرە بن بە ئەو بارودۆخە و ئەو دیدیان بۆ دروستە بێ و ئەو جۆرە پیادەی بیر و باوەڕە توندوتیژەکانیشانەکەن کەواتە ئەکرێ کورد لێرە باسێکی جیاوازی بکەین توندوتیژیش ترۆریش لە دنیای ئیسلام و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پلەی یەکەم بیمتیاز دیاردەیەکی عەرەبیە
یعنی پەیوەندی بە عەقڵی عەرەبیەوە هەیە، پەیوەندی بە تێگەیشتنی ئیسلامی عەرەبیەوە هەیە. ئەگەر کوردێک، ئەگەر ئەفغانیەک، ئەگەر پاکستانیەک کاریگەرە بێ بەمە لەژێر تەئسیری عەقڵی عەرەبیا کاریگەری بەبێ. بۆیە منەزیرەکان و ڕێبەرەکانی ئەلقاعیدە و ئەلداعشیش عەرەبن، خەڵکی در کاریگەرە بن بەوان، بەڵام ئەسڵی پێشەسازیەکە و یعنی مەرگسازیەکە هی غەیر عەرەب نییە، هی عەرەبە. زۆر باشە کاکە بووبەکر، کاتم زۆر کەماوە ئەگەر بە کورتیش دوا پرسیار وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم. لێرە و لەوێ جۆمان لێ دەبێت، دەگوترێت، دەنووسرێت، کتێبیشی لەسەر بڵاو دەکرێتەوە، دەڵێن ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئەمە پێکدادانی شارستانیەتی ڕۆژاوایی و ڕۆژهەڵاتیە. کۆمنتیەوە لەسەر ئەمە چییە؟ ئێمە ئەزانین لە دوای ئەوەی بلۆکی ڕۆژهەڵات ڕووخاواتە بڕۆکی سوشالیزم ڕووخا، ئەو کاتە سەرۆکی ناتۆ وتی ئەوە هێرشی مەترسی سوورمان لەسەر لاچوو، ئیتر سەردەمی مەترسی سەوزە، واتە سەردەمی مەترسی ئیسلام. بێگومان مەرج نییە ئیسلام مەترسی بوو بێ، یا لەو کاتەیە هەلومەرجی دروستکردنی هەڕەشە و مەترسی بۆ سەر خۆرئاواتیا بێ. بەڵام ئەوانەی چاودێری فکری و سیاسی کاروباری خۆرئاوان و استراتیژین، خۆرئاوە هەمیشە دوژمنێک لە دەرەوە خۆیەوە دروستەکە بۆی یەکێتی ڕیزەکانی ناوخۆی پارێزێ. لەوێ هەر دوای ئەوە ئێمە ڕوبەڕوە بینەوە لەگەڵ تێزی پێکدادانی شارستانێتەکانی هینتنکتۆن، کاویش نزیک بوو لە سنتەرەکانی بڕیاری واشنتۆن و وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە، کەواتە جۆرێکی تر لە تەنزیرکردن بوو بۆ پێکدادانی شارستانێتەکان. ئێمە ناتوانین ئەوەی بڵێن ئەوەی ڕوەدا ئەوەیە، بەڵام هەندێک ڕواڵەتی ئەوەشی تایە. لە دنیای ڕۆژهەڵاتە خەڵکەی نوێنەرایەتی تیۆری پێکدادانی شارستانێتانەکە کە توندڕەوی ئیسلامیە، و لە دنیای خۆرئاواشە هەیە خەڵک پشتیوانی لە هەمان تیۆرەکە کە توندڕەوەکان و ڕازگەراکانی ناو خۆرئاوان. بەڵام ئێستا لە ناو خودی شارستانێتی خۆرئاواشە کە ئێستا جەنگی ئۆکرانی هەیە، جارێکی تر تیۆرەکە لەوێ کەم کوور دەهێنێ، لەبەرەوەی جارێکتر لە ئەوروپا شەڕەکە لە ناو ماڵی خۆیان دەستی پێکردوێتەوە. زۆر باشە، زۆر بەڕێزە بووبەکر کاروانی سیاسەتمەدار، ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بۆ ئێوە، شەوتان باش.